بالعالمين والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان أوين داراني حضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم، السلام عليكم ورحمة الله وبركاته. شوي جمعي مباركة، شوي صلوات لسر حضرت الرسول الأكرم حضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم. صلاواتان لسر أو نازارة لسر أو خوشويستا إنسان بقيمته بقدره بحرمتك لحضور پروردگارا و پیغمبرتك وشفاعتي بوكا ودعاء خيري بوكا. إنسان بصلاواتان لسر پیغمبري خواه صلى الله عليه وسلم براستي جورك لقى بقورزانيني پیغمبري خواه لتقديسي پیغمبري خواه للريزي پیغمبري خواه للايان أمتك يوا وخوار ريزي لقردو صلاواتي لسداوة تويش صلاوات دسرو پیغمبر أدي أبيت معي عزة الريز بو خوتو وهروها معي حرمة الريز خوتا بو پیغمبر صلى الله عليه وسلم. هر كسي حرمة الريز لپیغمبر بقري خوا حرمة الريز ليقرد. فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا نور الذي أنزل معه أولئك هم المفلحون. خواهي تبارك وتعالى سي صفتي داناوە بۆ ئینسانی مسلمان یا بۆ سەحابەکانی پێغەمبەری خوا کە بەو سێ صفەتە خوا بەرزی کردنەوە سەری خستن عیزەتی دین و دنیای پێدا. ئەو سێ صفەتە چی بوو؟ یەکەم ئیمانیان بۆ پێغەمبەرە هێنا، دووەم شوێنە و پێغەمبەرە کەوتن، سێیەم تەعزیمی پێغەمبەریان کرد وعەزەروه وەنەسەروه. عەزەروه یعنی وعەظەموه یعنی ڕێزیان لەو پێغەمبەرە کرد، بناوی خۆی و بانیان نەکرد، بە باوک و دایکەوە فیدای پێغەمبەرە بوون، ماڵ و سەر و سامانان لە خزمەتی پێغەمبەر و دینی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم. بە هەموو شێوازێک حرمەت و تەقدیس و تەعزیمی پێغەمبەری خۆیان نەکرد صلی الله عليه وسلم. بۆیە بەڕاستی خۆنەویستانە گیانیان فیدای پێغەمبەر و دینی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. پیاوێک و ئیمامی ئەبوبەکر صدیق ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا بثانية اثنين أشكف غار ناوي أبا بهاولي قوري پیغمبري خوان ناوي أبا إمام عمر إمام عثمان إمام علي كرم الله وجهه رضي الله عنهم أجمعين يكبيك وصحابانا كبراسي برز بونوا أخوة بيان أفرميت أولئك هم المفلحون. أخوة أفرميت أوان السركوتون بهوتي وإيمان ببيغمبر تعظيم وقورزانيني بيغمبري خواه شوين كوتني بيغمبري خواه سرخصني ديني بيغمبري خواه صلى الله عليه وسلم. صلاوات تۆوالی ئەکا بەڕاستی پێغەمبەر بە گەورە بزانی. کاتێ پێغەمبەر بە گەورە زانی محەبەتی پێغەمبەر زیادی کرد، خوایش بەڕاستی حورمەت و قەدر و ڕێز لە تۆ ئەگرێ، تۆش لە دنیا و لە قیامەتا گەورەکە و ئەوکا بە ئەنیس و ڕەفیقی و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. جا خۆشەویستان، هەر کەسێک لە ئومەتی پێغەمبەری خوا بە ئەدەب و ناوی پێغەمبەر نەبا، بە ڕێوزە ناوی پێغەمبەر نەبا، بە سەییدی نەزانێ، بە گەورەی نەزانێ، صلاواتی زۆر لەسەر لێ نەدا، دڵنیابن پێغەمبەری خوا لە قیامەتدا دەریەکات. پێغەمبەر ئەفەرمێت ئەمە لە ئومەتی من نییە، ئەمە خیانەتی لە دینەکەی من کرد، ئەمە بەڕاستی منی بەکەم زانی، سڵاواتی لەسەر من لێ نەدا. بۆیە سڵاوات ویردی دەمتان بێ، دەمتان پەر بێ بە سڵاوات هەموو کات و ساتەکان، بە تایبەت شەو ڕۆژی جمعە. و هەروەها بە پێچەوانەیشەوە ئەوانەی کەوا ئیهانیان بە پێغەمبەر کرد، وەک ئەبوو جەهل، وەک ئەبوو لەهەب مامەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئەبوو لەهەب مامەی پێغەمبەر بوو. خوا پێ فەرمووە تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب ما ئەغنا عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بە شێوازێک مرد خوا غەزەبی لێ کرد، حتا لە دۆڵێک و فڕێیان داوە خوارەوە و بەردبارانیان کرد. ئەبوو لەهەب بۆگەنی کرد چونکە ئیهانەی بە پێغەمبەر خوا قبوڵی ناکە. ئەوانەی کەوا دژی سڵاواتی پێغەمبەری خوان بێئەدەبی بەرامبەر پێغەمبەرەکەن، بە ناوی پێغەمبەر و بە ناوی خۆی و بانکەن محەممەد ناڵن سەیدونا محەممەد، ناڵن قائیدونا، سڵاواتی زۆر لەسەر لێ نادن، دڵنیا بە مستەقبەلی ئەبوو لەهەبیانەیە. ئەوانەی کەواڵن نەعوذ بالله پێغەمبەر با زەلیل بێت، نابێ بیبێتە ڕیزی خوا، کەس نەیبێتە ڕیزی خوا خۆی سڵاواتی لەسەر لێ داوە. ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما. ولما أفرون أم صلواتها براسي تعظيم وتقدير الرزي في غنبري خوا قرتوتي توي بيقريد خوا رزي ليقرد نيقري خوا سليل تكات. هندك داعي نفام نزان هي الله أبي في غنبر زليل كريه ناوي الله سيدنا أعوذ بالله كبيغمبر خويا أنا سيد ولد آدم
خوا گەورەی کردووە خۆشەویستان. جا سڵاواتدانی تۆ لەسەر پێغەمبەری خوا بە سەیدزانینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ گەورە ئەبی لای خوا و لای پێغەمبەری خوا و لای مەخلوقی خوا بۆ معلوماتان. إن شانئك هو الأبتر. خوا فەرمێ بە پێغەمبەری خوا ئەوەی کەوا لە شەئن و شکۆی تۆ کەم کاتەوە ئەبتەری کوڕی ئەبتەرە، یعنی وەجاهکوێری نەفامی نەزانە جاهیلە سەرگەردانە. ئەبوو لەهەب ئەبوو جەهل ئەمانە ئەمسالی ئەمانە کە ئیهانان بە پێغەمبەری خوا کرد ناویان چیان لێ هات هەموویان لە زبڵدانی مێژووە. مەحوی جوان ئەفەرمێت لەبارەی ئەدەب لە پێغەمبەری خوا، تەمە سڵاواتدانی زۆر لەسەر پێغەمبەری خوا جۆرێکە لە گەورەزانینی پێغەمبەری خوا ئەدەب بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەقوتبوون و بەهێزبوونی ئیمانیشتە. ئەفەرمێت خدا بیدا ئەدەب حرز الأمانێکە عەتیەی ڕەب چ بوو جەرگی بڕی غەیری ئەمەی نامەی دڕی خوسرە و. ئەمە بەیتە شعرێکی مەحویە، مەحوی عاشق و ئەوینداری پێغەمبەر صلی الله عليه وسلم، مەحوی شاعری گەورەی کوردە کە مەرقەی لە خانەقای خۆیاتی. خۆشەویستان بەڕاستی هیچی کەم نییە لە حەزری کاک ئەحمەدی شێخ کە پیاوێک کە پێویستە بەڕاستی مسلمانان هەمیشە دوعای ڕەفعی دەرەجاتی بۆ بکەن، زیارەتی بکەن. خۆشەویستان ئەو پیاوە یەکێکە لە عالمە ڕەبانیەکانی ئێمە، عارف و خواناسەکانی ئێمە. ئەو کەسانە بەڕاستی لە ناو ئێمە سوکران بۆ یاوە سوک بووین. پێویستە ئەو قدوانە شوێن کەوتەی ئەوانە بین، ئەوانە دین و دنیایان بوو. مەحوی ئەفەرمێت خدا بیدا ئەدەب حرز الأمانێکە عەتیەی ڕەب. ئەگەر خدا بیدا ئەدەب بە هەر کەسێک ئەو ئەدەبە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی پێغەمبەری خۆش بووێ ڕێزی لێ بگرێ بە گەورەی بزانێ سڵاواتی لەسەر لێ بدا، ئەمە ئەبێتە قەڵایەکی پۆڵاین و ئەمانێک بۆی بەڕاستی ئەیپارێزێت لە قەهر و تووڕەبوونی پەروەردگار لە دنیا و لە قیامەتە. ئەم ئەدەبەش خوا بیدا بەرکەس ئەمە بەخشیشێکی خواییە، بەختە. ئەفەرمێت چ بوو جەرگی بڕی غەیری ئەمەی نامەی دڕی خوسرە و. چی بوو بەڕاستی جەرگی خوسرەوی کیسرای پاشای فارسەکان و ساسانەکانی بڕی پەرتەوازەی کرد لە ناوی بر بێئەدەبی بوو. بێئەدەبی و بەرامبەر کێیە؟ بەرامبەر نامەی پێغەمبەری خوا، نەک پێغەمبەری صلی الله عليه وسلم. کەواتە تۆی مسلمان ئەبێ بەرامبەر پێغەمبەر، ئەصحابی پێغەمبەر، ئەولیای ئومەتی پێغەمبەری خوا، فرمودەکانی پێغەمبەر، سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەئەدەب بی. ئەوە بەڕاستی شیعاری مسلمانە. وذلك تمن قرآن أفرميت ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. أويك شعير كان إسلام ريز يعني بقري معناه وتقي ونقي وتقوى الله جا قربوه وش يستان جاء محوي أفرميت شبو براسي دا صلاة ساساني الروخان كسرائيلة بتكر جرجي بري كري خوي كشتي شيبو بأدوي برامبر نبي پیغمبر إخوة پیغمبر إخوة صلى الله عليه وسلم كدولة مدينة دروس كر بكرتي وباسكين كدولة مدينة دروس كر كوت النام طبعا لغزاي بدر سر كوت أمانة قوة دا صلاة يواي باكر پیغمبر إخوة صلى الله عليه وسلم دسي كر بنام نسين بو قيصر كان بو روما كان بو هرقل بو مقوقيس بو كسرى نامي كينوسي بو كسرى يعني باشا كسرى طبعا لقبه وجنوا فراعنة كان فرعون كان كسرى لقبي باشا كاني ساساني بو او كاتي كسرى او كاتا پرويزي كري هرموز بو هرموز كري نوشيروان بو نوشيروان بياج عادل بو لسردمي دا صلاتها طبعا شتي زول لقرنه هرموزي كري جان صال حكمي كر هرموز دا قل من على كان اخواتي يا شيبو ام كري درچو لشير دا صلاة درچو ولا روما كان باشا رومي او كاتا پرويزي قلت استوي خوي خزمتي كر كچي خوي لي مارك بناوي مريم وا بو بخزاني پرويز خو هيزي بيدا انقلابي كر بسر هرموزي واوجي خوي پرويز انجا هرموزي كشت حتى هردو شاي واوجي خوي درينا ام پرويزا كبيغمبر نامكي بونوسي او كاتا دا صلاتي كسراكاني ساساني كسراي ساسان بو باشاي فارسكان بو بدس او بو نامكي بيغمبر زي دران زور ظالم بو زور استمكار بو حتى علن خلطي كشتوها
سەرەکانی لە بەردەمی شارە هەڵواسیوە ئەوەندە زەلامی کوشتووە ئەم پەروێزەوە زاڵم بووە بەهەرحاڵ پێغەمبەری خوا نامەی بۆ نووسێت من محمد عبد الله رسول الله إلى عظيم الكسرى پێغەمبەری خوا ئەدەبی نامەی وا بووە لە محەممەدی پێغەمبەری خواوە بۆ کیسرای گەورەی ساسانەکان کاتێک پەیرۆز ئەم نامەی بینی شێت بوو شێت چۆن ئەبێ ناوی ئەو لە پێش ناوی پێغەمبەر پێش ناوەکەی خۆی بێت طبعا عادەتیان وا بوو یعنی کەس نەبوو لە پێش ناوی کیسرادا ناوی خۆی دانێت پێغەمبەری خوا لە پێش ناوی کیسرا ناوی خۆی دانابوو وتی ئەمە معنای چی کە ئەوەی بینی شێت بوو یەکسەر نامەکەی دڕی پەیامنێرەکەی پێغەمبەریشی شەید کرد ئەو سەحابە بەڕێزە هەواڵ گەشتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو سەحابەی تۆ ناردوو ڕیسالە نارد بۆ پەروێزی کیسرای ساسانەکان ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون ئەو سەحابەی شەید و نامەکەی تۆی دڕان پێغەمبەری خوا فەرمی مەزەق الله ملکەه خوایە تەمزیقی ملکی بکەی یعنی پارچە پارچەیکەی دەسەڵات و ملکی هەر لەو کاتە پەروێزی کوڕی هورموزی کیسرای ساسانی نامەیەکی نووسی بۆ بازانی ئەبوو میهرانی ئەو کاتە کە تەبعاً دەسەڵاتی ساسانەکان حتا یەمەنەوانێکی بەدەست بوو بازان لە یەمەنا بوو نامەیەکی بۆ نووسی وتی بە زووترین کات ئەڕۆی ئەو کەسەی کەوا لە جەزیرەی عەرەبایە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە ئیدعای پێغەمبەرایەتێکە قۆڵبەس یەکەیت و ئەیێنی بۆ لام بۆ ئێران بۆ مەسەلەی لای خۆیان بۆ لای کیسای فارسەکان تێبێ وابێ ئەمیش بازان کە نامەکەی بەدەستگەی یەکسەر فەیروزی نارد کە قایدی جێچەکەی بوو وتی یەکسەر ئەڕۆی لەگەڵ چەند نەفەرێکە ئەڕۆی بۆ مەدینە ئەو کەسەکە ئەڵێ من پێغەمبەرم ئەیگرن و قۆڵبەس یەکەن و یەکسەر ئەیبن بۆ لای کیسرا بۆ لای پەروێز هاتن لە مەدینە و پێغەمبەر حورمەتی لێگرتن و ڕێزی لێگرتن و وتیان هاتوین بوو بین پێغەمبەری خوا فەرمی بۆ کوێ وتیان وەڵا بۆ لای کیسرا ئەمری بێرقەبز هەیە ئەگیرەی پێغەمبەری خوا فەرمی دانیشت بام شەو لە خزمەتتان نابین تا بەیانی ئینشاءالله دوو قسە یەکەین ئەو شەوە دانیشتن و پێغەمبەر حورمەتی زۆری لێگرتن و بەیانی کە هەستان پێغەمبەری خوا فەرمی ئەم شەو پاشاکەتان مرد قوتل رئیسکم سڵتانکم بيد ابنه پێغەمبەری خوا فەرمی ئەم شەو کیسرا پەروێزی کیسرا بەدەستی کوڕەکەیەوە کوژرا لە ماڵەکەی خۆیان دەسەڵاتی پارچە پارچە بوو خوای تەبارەک وتەعالا هێزی کوڕەکەی و کوڕەکەی زاڵ کرد بەسەریا و لە ماڵەکەی خۆیان کوشتی ئەمانی عەجیبیانە چۆن شتی وابێمانە تی بڕۆن ئەگەر وانە بوو من خۆم بە پێی خۆمیە پێغەمبەری خوا فەرمی هاتنەوە بۆ لای بازان ئەبوو میهران وتیان بازان ئەم پیاوە شتێکی واڵێ وتی ئەگەر ڕاست بێ معناوێ پێغەمبەری خوا ئیمانی پێێنی با سەبر بکەین خەبەر هات بۆ بازان و دیان وەڵا ئەم شەو کوڕەکەی پەروێز کە بە ناوی شەرەوەیهی کوڕی پەروێزەوە شەرەوەیهی کە کوڕی دەسەڵاتی پیا کرد و قوۆی پیا کرد انقلابی بەسەر باوکی خۆیان کرد و زاڵ بوو بەسەریا و باوکی خۆی کوشت جا خۆشەویستان یەکسەر بازان ئیمانی هێنا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله نوێنەی نابەخشودی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا حتا مزگەوتێکەیە لە یەمەنا ئەو مزگەوتەی سەر مزگەوتی بازان هەر دیارە لەوێ پێغەمبەری خوا فەرمی ئیتیجاهی قیبلەکەی فڕووکەنە فڵانە شاخ ئەوە قیبلەی ئەو مزگەوتەیە ئەمەش معجزەی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند معجزەیەکی دام قیسە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەم شەو باوکی خۆی کوشت شەهرەوەیی پەروێزی باوکی خۆی کوشت ئەمە معجزەیە ڕێک ئەمان ئیمانیان هێنا بۆ مەسە اینجا وتیان قوربان ئێمە فێری تەعالیمی ئیسلام و ئەمانەمان کەن و مزگەوتێک دروستکەین و ڕووکاتە قیبلە پێغەمبەری خوا فەرمی مزگەوتێک دروست ڕووکەنە فڵانە شاخ ڕێک ئیتیجای قیبلەیە ئەو مزگەوتیان بەو شێواز ئێستەش هەموو وەسائلی ئەمڕۆ کە دایانیان هیچ قیبلەیەک ئەندازەی قیبلە ڕێک نییە کە پێغەمبەری خوا دیاری کردووە كيف علمت يا رسول الله
علمك الله علمه شديد القوى پێغەمبەری خوا فێری کردووە ئەمە معجزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا خۆشەویستان بەم شێوازە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە کیسرا پەروێزی کیسرا حرمەتی لە نامەکەی پێغەمبەری خوا نەگرت خوا دەسەڵاتی تەمزیق کرد و پەتپەتی کرد و پارچە پارچەی کرد. هێرەقلیش پاشا و عەزیمی ڕۆم کە ڕێزی لە نامەکەی پێغەمبەری خوا کەتا هێرەقل ئیمانی هێنا بەڵام ترسی شوێنکەوتوانی دەسەڵاتەکانی نەیوێرا پاشگەز بووە. ئەینا هێرەقل پیاوێکی عالم و خوێنوار و لە ئینجیل ئاگادار بوو لە کتاب بوو کە زانی ئەمە پێغەمبەری آخر زەمانە ئەو پێغەمبەرێکەوە حەزرەتی موسا عیسا و ئەهلی کتاب مژدەیان داوە ئیمانی هێنا بەڵام دوایی چواردەورەکەی خەریک ئینقلابی لێ بکەن بەڕاستی ئەم پاشگەز بووە بەظاهیر هەتا نامەی نار بۆ پێغەمبەری خوا هەدیەی بۆ پێغەمبەری خوا نات حتا کەنیزەکی بۆ پێغەمبەری خوا نات بە ناوی چیوە بە ناوی ماری قبطی پێغەمبەری خوا کردی بە خێزانی خۆی و کوڕێکی لێی بوو. هێرەقل چونکە دەسەڵاتی لە پێغەمبەری حورمەتی لە دەسەڵات و نامی پێغەمبەری خوا کرد خواش ڕێزی لێگرت. کیسرا چونکە ئیهانەی بە نامی پێغەمبەری خوا کرد خوا ئاواز زەلیلی کرد. بۆیە هەر کەسێک ئیهانە بە پێغەمبەری خوا و سنەتی پێغەمبەری خوا و ناوی پێغەمبەری خوا بکە خوا تەمزیقی حیاتی ئەکات. خۆشەویستان ئەو پەروێزە ئەوەندە زاڵمە ئەوەندە زاڵم بوو ئەوەندە ستەمکار بوو خوای تەبارەک وتەعالا بەڕاستی بە دوعای پێغەمبەری خوا تەمزیقی حیاتی کاتێک حیاتی ساسانەکان نەخوێنیتەوە حیاتی پاشەکان نەخوێنیتەوە کە چەند گەندەڵ بوون کە چەند خراپ بوون کە چەند پیس بوون حتا مەسەلەی کچی خۆیان دایکی خۆیان خوشکی خۆیان مارە کردووە ئیتر هیچ ئەخلاق و نەرێتێک لە ناوێنە نەبووە. ئەوەی کەوا ئەخلاق و نەرێت بۆ هەمووی ڕووخا بۆ لە ناوێنە ئەو شەهرەوەیە کە بەڕاستی تەبعەن پەروێز هەرموزی باوکی خۆی کوشت شەرەوەیهی کوڕی پەروێز بوو ئەویش باوکی خۆی کوشت مەندەقە دوقە بۆیە پێغەمبەری خوا ئەمەد چی بکەی بەرامبەر باوکت بەرامبەر دایکت هەمان شت ئەولادێک کاتەوە بەرامبەرت. حتا لە شەرەوەی کە کاتێک پەروێزی باوکی گرت وتی کاتی خۆی بیرت دێ چۆن باوکی خۆتو کوشت ئەها منی زاڵم بەسەر تووە ئێستا من تۆ کوشمەوە چۆن چاوی باوکی دەرێناوە چاوی دەرهێنا. خۆشەویستان کە پێغەمبەرەکەمان ئەوەندە عەزیمە ئەوەندە گەورەیە بەڕاستی دەسەڵاتی و کیسرای ساسانی زەلیل بوو لە بەردەستی دینەکەیە لە بەردەستی خۆیان ڕۆم و قەیسەر هەمووی کەوتنە ژێردەستی پێغەمبەری خوا و ئیسلام کەواتە تۆی مسلمان کە هیدایەت دراوی خواڕامی پێکردووی ئومەتی و پێغەمبەرەی حتا ئەتوانی ڕێز لەو پێغەمبەرە بگرە حتا ئەتوانی ئەو پێغەمبەرە خۆش بووە حتا ئەتوانی هەر شتێک مایە عیززەتی ئەو پێغەمبەرە بێ بیکە. یەکێک لەو شتانی کەوا مایە عیززەتە بۆ ئەو پێغەمبەرە سڵاواتدانی زۆری تۆیە لەسەر ئەو پێغەمبەرە نازدارە صلى الله عليه وسلم. يا ربي خواه لمان خوش بي لمان رازي بي ناومان توماركي لما لفو دفتري تايبتي بيغمبرا كأواني كوا بيغمبر صلى الله عليه وسلم دعاي خيريان بوكا كاتك واصلة هذا سلو بيغمبر لدن خواه ناوي إملو دفترابي بيغمبر دعا من بوكا بو خمانو باوكو دايك مانو مالو من دالو أولاد مان يا ربي خواه ببركات صلواتي خوتو فريشتو ملائكة كانوا ئێمەش لەسەرەوە پێغەمبەرە یا ربی خوای گیان حسنی خاتمە پێبەخشی لە سوئی خاتمە لامان دەی شیفای جەستە و ڕۆح و دڵ و دەڕین هەموو لایەکمان بەی یا ربی خوای لە وەبا و نەخۆشی و ئەنفلۆزا و کۆرۆنا خۆمان وڵات و ماڵ و منداڵمان پارێزاوکەی ئەم نەخۆشی و ناخۆشە ڕووی لە وڵات و مسلمانان و جیهانی ئیسلامی کردو خوای لە کۆڵمانی کەیتەوە ئەمن و ئەمانی زیاتر بە وڵاتمان بەی وڵاتمان لە قاتی گرانی ناڕەحەتی شەڕ و ئاشوب و فیتنە برسێتی پارێزاوکەی لەبەر خاتی عیزەت و مەکانەتی ئەو پێغەمبەرە خوای لەبەر خاتی ئەو پێغەمبەرە خۆمان و ماڵ و منداڵمان و هەموو مسلمانان پارێزی لەم نەخۆشیە یا ربی خوای لە هەموو فیتنەیەکمان پارێزی لە هەموو ڤایرۆسێکمان پارێزی بە ئیمان و مانژێنەمان برێنن زیندوومان کەرەوە یا ربی خوای بەرتکا و دوعا و پارانەوە و لاڵانەوە و شەفاعەتی ئەو پێغەمبەرە نازدارەمان کەی لە دونیا و لە قیامەتە بە عیزەت و سەربەرز بین لە قیامەتیشا لخدمة پیغمبر نازدار بين آمين آمين قولي هذا استغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.